گیانە لە غەریبستان بۆچی و لە چیە ڕوانی گیان غەریبستان بۆچی و لە چی ئەڕوانی تەرکی بکەم جێ تا کەنجێ پەرێشانی سەد نامەیە بۆم ناردی سەد ڕێگە نیشانم دای یا نامەکە ناخوێنی یا ڕێگەکە نازانی گەر نامەکە ناخوێنی خۆی نامە تۆ خوێنێ گەر ڕێگەکە نازانی گەر ڕێکەوی دەیزانی لە گوێی گرە ئەو پەندە جێبێڵە تۆ بەندە تۆ گەوهەری ئەرزەندە بۆ شتێکەڵی بەردانی لە گیان و لە دڵ دەرچووی لەو دوانە دەسەڵگرتووی لەو بەندی جیهان بەربووی تۆ بێ کە لە بازان هەم ئاو هەمی شتێری هەم تین و دەم سوێری هەم ئاسک و هەم شێری هەم باشتری وانی تۆ چەندە لە گیان دووری کامە ڕوونترە نووری بە گیانەوە مەحشووری یا تیشکی لە جانانی وەک مانگی درەوشاوی وەک قەندی و شەکراوی کەس نێوەکو تۆ ناوی هەڵکەوتەی ڕەبانی عالي المقام سيد الإنسان أحمدي مختار لديار السلام عالي المقام سيد الأنام أحمدي مختار لديار السلام أي رحمتي خوابها موجيان بات الهار تويرا بري أموال أي رحمتي خوابها موجيان بات الهار تويرا بري أموال عالي المقام
هزار صلاة والسلام يزدان لدير محمد سيد الإنسان عالي المقام عالي المقام هزار صلاة والسلام يزدان لدير محمد سيد الإنسان عالي المقام عالي المقام سلامي همو كردي كردستان بو نبي أمي وقش پیغمبران سلامي همو كردي كردستان بو نبي أمي وقش پیغمبران عالي المقام عالي المقام هزار صلوات سلامي لديار محمد سيد الإنسان سلامي همو كرد كردستان لديار محمد قش پیغمبران لسلطان بايزيدي بسلامیان پرسی ئەگەر لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بانگت بکاو پێت بڵێ ئەی بایەزید لەگەڵ خۆتا چ شتێکت هێناوە لە وەڵامدا ئەڵێی چی؟ سڵتان بایەزیدی بەسڵامی لە وەڵامدا زەردەخەنەیەشی کرد و وتی ئەگەر هەژارێک بڕواتە بەردرگای ماڵی دەوڵەمەندێک دەوڵەمەند لێی ناپرسێت چیت بۆ هێناوین بەڵکو پێی ئەڵێ چیت ئەوێ پێت ببەخشی. مەولانا فەرمێ تو مەگو مارە بدین شەهبار نیست با کەریمان کارها دژوار نیست. تۆ مەڵێ ئێمە بەشای هەردوو جیهان ناگەین و ناتوانین لە خزمەت زاتی حەقا داوای کەرم و
بەخشی کەریمانەی لێ بکەین بەڵکو ئەوە خۆیەتی کەریمی کارساز و خەزێنەی دەوڵەمەندی بێشماری هێندە پڕە کە بەردەوام پێویستی بە خۆشی و بەردەوام پێویستی بەلاڵانەوە و پاڕانەوەی ئێمە هەیە لە حزوریا جا چەند جوان مەولەویە تا و گۆزەکەی خۆشمان ئەفەرمێ درێغی مەکرد ئامان سەد ئامان مەفەرما میهمان بێ تۆشە ئامان یا خەلیل دەخیل کە عادەت کردن تۆشەوە دەرگای کەریمان بەردەن سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی ئەزیز و خۆشەویستی دیمەن تیڤی ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ بێت لە خێر و خۆشی زۆر خۆم بە خۆشحاڵ زانم کە لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامە بە ئێوەی ئازیز و خۆشەویست لە شەوچەرەی ڕەمەزاندا لەم مانگە پیرۆزەدا بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە میوانی ئەم جارەمان برای بەڕێز و خۆشەویستمان هونەرمان بەرزان عەبدوڵایە کە تا ڕادەیەک ئاشنایە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بە ناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویست و ئەم هاوکارە عەزیزانەوە زۆر بەگەرمی بە خێراتنی مامۆستا بەرزانەکەین ومێ دەخوازین کە ئەم شەو لەگەڵ دەنگە زوڵاڵەکەی ئەو ئەم دەنگە مەلەکوتیانە کە لە ئاسمانی باڵاوە چێژ بە ڕۆحەکانمان ئەبەخشن لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستە ستار بگرین و بتوانین کات و ساتێکی ڕۆحی و ئیمانی لە مانگە پیرۆزەدا لەگەڵ ئێوەی ئەزیز و خۆشەویست بەسەربەرین یاخوا بەخێر بێن سپاسم کاک بیلال گیان بەخێر بێن یاخوا سەلامەت یاخ مامۆستا بەرزان هەڵبەتە با باسی خۆناساندن و ئامانە نەکەین تا ڕادێکی باش الحەمدوللا جەنابەت ئاشنایی بەڵام پێم خۆشە ئێمە لە مەجلیسەیە کۆمەڵێک میلۆدیمان گوێ لێ بوو پێشتر کە لەگەڵ مامۆستا کاروانە پرۆڤەتانە کرد برتانینەوە بۆ ئەو یادگاریە جوانانەی چەندین ساڵ پێش ئێستا کە وابزانم کۆمەڵە میلۆدی خۆشبوونە و کاتانە کارتان لەسەر کردووە بەڵام ئەمەوێلیەوە دەست پێ بکەم کە جەنابەت یەکەم وەکۆڵی کارت کەی دەستی پێکرد و چۆن دەستت پێکرد هەتاوی کە بینەرانی خۆشەویستی زیاتر ئاشنا بن بە جەنابەت سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان پیرۆزبایی خۆم ئاڕاستەی هەموو موسڵمانانی جیهانەکەم بە بۆنەی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەو مانگەی کە قورئانی پیرۆزی تیا هاتە خوارەوە بوو بە مایەی ڕێنیشاندەر بۆ هەموو جیهان بە سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت کاک بیلالجان تەمە خۆدا گەداری ئێمە وەختی خۆی دەستەیەکمان هەبوو بە ناوی دەستەی هونەری گزنگ تابەن لەو کاتەیە لە ساڵەکانی نەوەدا بوو ئەو دەستەیە بەڕاستی هەمومانی کۆ کردبووە لەوێ من تەمان وەختی خۆی پێشەوەی لە پێشوێ بچمە دەستەی هونەری گزنگ هەر لە پێشتر بەڕاستی حەزیشی هونەریم هەبوو بەڵام ئەو حەزە هونەریەم ئەمیز لە شوێنێکە بەڕاستی تاحقیقی کەم کە لەگەڵ لایانی ڕۆحی و عیرفانی خۆمان ڕێکەوێت جا لەو کاتەیە دەستەی هونەری گزنگ هەبوو منیش پێویستیم پێوە کردن کاگمەڕوانی بەڕێز لەو کاتە سەرپەرشتی دەستەکەیە کرد چەند برایەکی خۆشەویست هەبوون وەکو کاکدانە موسافا کاگالی حەمە دەروێت چەند برایەکی ڕێزمانەیە بۆیان دەتری ئەمە بەڕاستی کارەکانمان کرد ینی ئەو کاتە هەردەفیان بەکارهێنا ینی هەردەفیان بەکارهێنا ئالەتی مۆسیقایان کەمتر بەکارهێنا جا من یەکەم کاری هونەریم کە دەست پێ کرد کاگمەڕوان ئاوازی بۆ دانام لە هۆڵی ڕۆشنبیری بوازانم کاتە ڤیسیڤاڵی ژیان کرد جەنابیشت هەلێ بووی ئیتر ئەو مادە هونەرێم تەقدیم کرد دوایە واتە وردەوەدا کاگمەڕوان ئاوازی بۆ داناین کۆمەڵ ئاوازی بەڕاستی خۆشی بۆ دانان بەتایبەتی لە ڕەمەزانە بوو چەند ئاوازێکی بۆ داناینێکی لەوانەی وەسەل الله و لەگە پێغەمبەرەکەی خۆشەویستی ئیتر کۆمەڵ ئاوازی زۆر بە پێز بوو لەو کاتە ئێمە تۆمارمان کرد لەسلەتیپی مەولەوی ئیتر دوایەوە بە بەردەوامی ماینەوە هەتا ئاخر کاری هونەریم کە بەڕێز کاخەلیل عەبدوڵڵا بەڕاستی ئێسلێرەوە من زۆر دەستخۆشی لەکەم کاخەلیل بەڕاستی ماندوو بوو پێمانەوە دەستخۆشی کەسێکە بەڕاستی جێگەی ڕێزە آخر کاری هونەری من شەوی زۆمەت بوو
ئەوش تەقیمە هەر زیاتر لەبارەی شەوی ڕەمەزان زوڵمت بەڵێ. بەسەر شوو شتێکی وا بووانە جا تەمەەن ئەوەی لەو ڕۆژەوە ڕۆژەوە دڵی منەکەشە کاخەلیل بۆی کردم بەڕاستی کارێکی زۆر جوان بوو بەڵێ بەڵێ ئێتا ئەبۆشی دەست و چاو خۆش بێوەڵا زۆر زۆر خۆشحاڵین هەر وەکۆڵێ بەو یادگاریەوە بڕۆینەوە و میلۆدێکی خۆش پێشکەشی بینەرانی ئەزیز و خۆشەویست بکەین ئینشاءڵڵا. پروردگارا دڵێکم هەبێ کە ئاگری هەوا ڕێی لێ نەکەوێ پەروەردگارە دڵێکم ئاوێ کە ئاگری هاوارەی لێ ناکەوێ پەروەردگارە دڵێکم ئاوێ کە ئاگری هاوارەی لێ ناکەوێ کە ئاگری هاوارەی لێ ناکەوێ خوایە خواسی تۆ بە بەهانیە دەرگردنیشی بە بەهانایە خوایە خواسی تۆ بە بەهانیە دەرگردنیشی بە بەهانایە دیسان من لە تۆ نەئومێد نابم دیسان من لە تۆ نەئومێد نابم بەخوام ناسیوی هەردا بێت چاوم بەخوام ناسیوی هەردا بێت چاوم لیقای تۆ کە خوای بە ڕۆحان وێنێ ئیتر ئارازووی نەفسم نامێنێ لیقای تۆ کە خۆی بە ڕۆحان وێنێ ئیتر ئارازووی نەفسم نامێنێ خەڵق وا دەزانن نور عیباداتە خەڵق وا دەزانن نور عیباداتە نازانن دادت بە عینایەتە نازانن دادت بە عینایەتە
یاخوا دەمێ خۆش بێ مامۆستا بەرزانگیان لەگەڵ ئێوە. ڕاستی هەم دەنگەکە خۆش بوو هەم یادگاریەکەش بەڕاستی گەڕاینەوە بۆ نەوەتەکان لە نەوەتەکانە ئەو کاتە ئێمە فیستیڤاڵێکمان کردووە زان فیستیڤاڵی کۆساری بوو بەڵێ بەڵێ ئێوە ژۆک و گزنگ بەشداریتان کرد بەڵێ، بە زواب بزانم مامۆستا ئیبراهیمی شەر لە گزنگ بوو سەرەتا کاک برایمی بەڕێستەمان لەو کاتە لە تیپی مەولەوی بوو لەگەڵ بەڵێ ماشەڵای لێ بێرە وڵا کاکینی سوارەش کاک سوارەش بەڕاستی ئەویش دەفێکی جوانە عەزفە کرد یاخوا لەشتان ساک بێ هەر مەوفەق بن ئینشاءالله مامۆستا بەرزان جەنابەت نازانم لە هیچ بڵین بێجگەل لەوە هیچ مناسبەیەکی تریاوە هوەری مەسەرەن وەکو فیستیڤاڵ و ئەم بابەتانە بەشداریتان کردووە وەڵی کاک بیلاڵجان ئێمە هەرۆکو باسن کرد لە چوارچێوەی دەستەی هوەری گزنگا بوو ئێمە ینی بەڕاستی ئێمە ئەتوانم بڵێم ئێمە سوکە هێمال کراوین ئەوە بە سەلاحەت وەڵی هەر هوەر بەعام لە وڵاتایە بەداخەوە کە نەبووە بێ بە تایبەتیش هوەری مناجات و ئەوانەوە هەر باز ناکرێنی بەڕاستیەوە هەر زۆر ئێمالە ئێمال کراوە بەداخەوە ینا لێمە سەردەمانێک لەگەڵ کاکانوانی خۆشەویستە ینی بەجددی کۆمەڵێک ئیشی زۆر جوانمان کردووە ینی بە تایبەتی ئێستا من یەکێک لەو بابەتانەی کە لە ڕابردووە لەگەڵ کاکاروانە کردومانە مەسەلەن یا ڕەسوول ئەڵڵا ناوت چەند خۆشە میلۆدیەکەی کاروان ئامادەی کردووە بەڕاستی شتێکی زۆر جوان بوو ینی هەر لە شوێنێکی ئەتیادی شاتۆمارمان کردو ینی ئەسڵەن هەر ستۆدیۆش نەبوو بەڵام ینی دەنگدانەوەیشی زۆر باشی هەبوو ئیشێکی زۆر جوانی تیاکرا باوەڕکە کاک بیلال ئێمە مشکلی کارەبا ئەو کاتەش هەمان بوو ئەو کاتە لە تیپی مەولەوی چەند مادەی گوتمان تۆماریکەین لەو کاتە کارەبا بڕە باوەڕکە مۆماندا نابوو وەرقەکە ئەمان خوێنەوە لەو کاتەر کێشە بوو نەشتان ساق بێخوا من هەر بەیادی جاران کاروان حەزەکەم میلۆدەیەکت کاتی خۆی ئامادە کرد وەرن لە دەوری مەم کۆبوونەوە جا پێم خۆشە بینەران زۆر ینی پیان خۆش بوو ئەوە پێشکەش بکەین دەسەکانە خۆش بێ زو
ئاسمان هاوارە پەنجارە یەورێ داماخەناوەک ئەم شەو ڕحیانە جەزیرەی جەستە بکا بە سارە لەگەڵ تۆفانە بێتەوە سایە جەزیرەی جەستە بکا بە سارە لەگەڵ تۆفانە بێتەوە سایە ئاسمان هاوارە پەنجارەی هەورێ دامەخانەوە گەم شەو ڕحیانە جەزیرەی جەستە بکا بە سارە لەگەڵ تۆفانە بێتەوە سایە جەزیرەی جەستە بکا بە سارە لەگەڵ تۆفانە بێتەوە سایە جەزیرەی جەستە بکا بە سارە لەگەڵ تۆفانە بێتەوە سایە مامۆستا کاروانجان دەست و چاو خۆش بێ بەس نازانم خۆ خراپ نەموت حەزەکەم ڕێیشی خۆ بڵێ چکە بەجددی جەنابەت ئوستادی و ئێمەش لەم ڕێگەیە وە کۆڵێ هەروەکو شاگردی جەنابەت دوای قوربان سواس گەورەی خۆتانە مامۆستا گیان ئێمە لە خزمەتتانین ئەم گۆرانیەیەکێکە لە هەرە جوانترین گۆرانیەکانی جەنابەت کە بەڕاستی ساڵانێکی زۆر پێش ئێستا وتراوەوە من یادگاری جوانم لەگەڵ گۆرانی بەڕاستی هەیە زۆر جار ژەندومانە پێکەوە ئەمڕۆ ژوازەمەر تەلەبی من بوتم لەم پرۆگرام لێرەوە ڕاستی زۆر جوان و زۆر جوانیش ئەدا کرد هەر لە هەمان تۆنی جاران و هەمان قوڕگ و هەمان ئێحساس بەڕاستی مای شارازیت مامۆستا گیان خۆشحاڵیشم بەڕاستی ئەمڕۆ لە ئەم پرۆگرامە تایبەتە جوانە پێکەوەین هەم یەکمان گرتەوە هەم کاگوەرزانی ژێچێک لە گۆرانی بژانی کە بەڕاستی لە قەدیم هەم وەختی خۆشی مۆسیقام بۆ لاوە یەک دوو تراکم بۆ کرد بەڵام مەسە لە پرۆگرامەکە منی بیر چۆوە لەگەڵ کاکە بەرزانی یەک دوو تراکمان بۆ کرد بوو وەڵا کاک کاروانجان من قەت تۆم بیر ناچێتەوە دڵنیا بە بەسەتە جاری وایە ئینسان کە باسی شتەکە لەوای بێت بەڵێ باچی دوایە من خۆشحاڵم بەڕاستی بم جۆرە پرۆگرامانەوە یەکەم جاریشم نییە کە لەگەڵ جەنابتان لە پرۆگرام بەڵام ئەوەی مای خۆشحاڵی ئەمڕۆ بۆ من لەگەڵ هاوڕێیانم کە ساڵانێکی زۆرە لە کاکە هونەر و کاک مامۆستا برایمی ئەزیز مامۆستا ئەرکان مامۆستا نەجمەدین ئەو خۆشەویستانە کە هەمیشە مۆزیسیانەکان دایم ماندوون بەڕاستی خۆشحاڵی بوو لە پرۆگرام بەژابی بەڕاستی مامۆستا کاروان بە یەکەوە شتێکمان کرد هەر بڵاومان نەکردەوە وابزانم پار ڕەمەزان بڕیارمانە کلیپی بۆ بکەین نەکراوە ئێستا بە حساب ڕەمەزان ئەوە لە خزمەتیین ئەگەر دەرفەتێک ببوایە ئەوەمان کلیپ کردایە جا بەس حەزەکەم ئەگەر بیرمان بێ یەک کۆپلەیمان بۆ بڵێ بەڕاستی ڕەبی ئەرچە
شتێکیاوە حیجازێ بووە بزانم وتمان بەیاتمان وت بووە بەیات و بەڵێ کاکارکان وەرە لەگەڵمانە با ربي ارتان شرمزار ربي ارتان شرمزار روسيا نفريدا زاجي باك يقدس سبحانه بين محال جند متقال هرچيا خو أمتيكي أقدسي سبحانك دەسەکە نەخۆش بێکا کاروانجان مامۆستا بەرزانجان باسیشی ئەم میلۆدیەی سێمان بۆ بکە کە لەم پرۆگرامایە پێشکەشمانەکەیت و ئیتر دوایی لە خزمەتی ئەم بەڕێز و خۆشەویستانە پێشکەش بە بینەرانی بکەین. وەڵا ئەو نەشیدەی وەسەلە الله عەلا بەڵێ شعرەکەی وابزانم وابزانیم ئیسێ ئەحمەدی نەقیب سەید ئەحمەدی نەقیب وابزانم بەڵێ ئاوازەکەش وەڵا هی کاک مەروان کاک کۆسار بوو کاتە لە هین بوو لە مەولەوی بوو سەرکان بەڵێ ماوەستا سەرکار بەڵێ ئاوازیەوە بوو ڕاست ئاوازیەوە بەڵێ لەرە و ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ مامۆستا سەرکار و دەسوودەگی تۆش خۆش بێ و ئینشاڵڵا پێشکەش بە بینەرانی خۆشەویستەکان. وصلى الله على ذاته كقرآني سلأخوانا لجملة معجزاتي أو ولي آيات سبحانا وصلى الله على ذاته كقرآني سلأخوانا لجملة معجزاتي أو ولي آيات سبحانه ببدر جون بكم تشبي كنوري ما نخور داسكو فقد فقر الرسل فيزي لنوري حي من نالا ببدر جون بكم تشبي كنوري ما نخور داسكو فقد فقر الرسل فيزي للنور حي منانا على ذاتي كقرآني سلأخوانا لجملة معجزاتي أو ولي آيات سبحانه بقرباني مبارك
بقرباني مبارك ناوي شاكي فخري عالم كروحي روحا قوتي دل نوري شانا وصلى الله على ذاته كقرآني ثلاثوانا لجملة معجزاتي أو ولي آياتي سبحانا وصلى الله على ذاته كقرآني ثلاثوانا لجملة معجزاتي أو ولي آياتي سبحانا. خەلایق چین و ڕەحمەتیان چی بێ کەرەمیان کامە بەشبەریان چێ بێ ڕەحمەت شیاوی ذاتی ئەڵڵایە بۆ دۆست و دوژمن دەرگ ئاوەڵایە ڕۆزی نابڕێ بە ناسپاسی بێقەدرت ناکە بەخوا نەناسی ڕەحمەتی دونیا و وەفوری ڕەحمەت زەڕەیەکە لە چاو ڕەحمی قیامەت بۆیە لە ناوی سیجزمەی قورئان ڕەحیم زۆرترە لە ناوی ڕەحمان. بەڵێ خوا ئەرحەم الراحیمینە فریشتە و جین و بەشەر بەم ناوە بانگی لێ ئەکەن یا ئەرحەم الراحیمین. دوعای ڕەسوولی خاتەمە دوعای سەروەری عالەمە دوعای نەجاتی ئادەمە یا ئەرحەم الراحیمین. هاواری نوح لە تۆفانە دوعای خەلیلی ڕەحمانە دعاء الذبيح قربانا يا أرحم الراحمين. هاواري موسى عمران دعاء يعقوب كنعان دعاء بيري صابران يا أرحم الراحمين. دعاء إلياس هارون دعاء ذو الكفل محزون دعاء صالح ذنون يا أرحم الراحمين. دعاء لوط سليمان دعاء داود خشوان دعاء يوسف خجوان يا أرحم الراحمين.
ئەی خوایە دەنگتان خۆش بێ و دەستان خۆش بێ و یاخوا هەر مۆفەق بن. مامۆستا بەرزان لە کۆتاییە چ شتێکت هەیە کە ئێمە ئەوە لە حەفدەی مانگی پیرۆزی ڕەمەزانای ئەمانەوێ ئینشاءڵڵا ئەم شەو کە نزیک ئەبینەوە لە لەیلەتول قەدر کات و ساتێکی زۆر تایبەتە بۆ تەواوی ئیمانداران و مسڵمانان. ئەگەر قسەیەکت هەبێ بفەرموویت و دوجار بە بابەتێکی تر کۆتایی بە بەرنامەکە بێن و ماڵ ئاوایی لە بینەرانی خۆشەویست بکەین. وەڵا کاک بیلال گیان لە کۆتاییە زۆر سپاسی بەڕێستانەکەم سپاسی ئەم برا خۆشەویستانەکەم دەست و پەنجیان یاخوا هەر سەلامەت بێت. ئینشەڵڵا بەرەو گەشەی زیاترە ڕۆن و هەر هەمیان بە تایبەتی مامۆستاکارەوان کە گلەی لە من کرد. من بەڕاستی من مامۆستاکاران یەکێکە لەو کەسانە زۆرم خۆشەوێت، یەکێکە لەو کەسانە کە بەڕاستی وەفام هەیە بەرامبەریشی. یعنی ئەم برایانەش بە هەمان شێوە و زۆر سپاسی ئەم برایانە شەکەم کە بەڕاستی ئەمانەی کە ئەم کاریان جێبەجێ کردووە. هیوادارم ئینشەڵڵا لەسەر کارانە بەردەوام بن. ئینشەڵڵا خوای گەورە لە خێر و بەرەکەتی ئەم مانگە پیرۆزەش بێبەشمان نەکات، بێ بە خێر و خۆشی بۆ ئەم وڵاتی خۆمان ئەم کوردستانە و خوای گەورە بیکا بە مایەی خێر و خۆشی و ئاشتی بۆ هەموو جیهان. ئامین ئینشاءڵڵا. زۆر باشە مامۆستا بەرزانگیان، ئەم میلۆدیان چی ئەگەر باسێکمان بۆ بکەیت و تە دەست پێ بکەین و منیش ماڵایەتر ئەوە بەڕێستان تەمان ئاشنان بە و میلۆدیە و جاری کەشەر لەگەڵ بەڕێستان هاوتومانە هەر دڵی منەکەمان ما و ئینشاءڵڵا ئەگەر ئێتر ئەم دڵی منە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەنە گەڕێم بێسەر و شوێن ماوە دڵی من دڵی زۆرمان ڕۆشتووە بە دڵنیاییەوە لەم کۆتاییە ماوەتەوە هەر لەسەر ئەم غەزەلە جوانەی بێخود ئەوە ماوەکە لە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویستە بینەرانی بەڕێز بڵێم دڵ ڕۆییوە ئەڵێن وانە مەدینە وامزانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی من. بە ئومێدیەوەی کە توانی بێتمان ئەم شەویش لە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویستە کات و ساتێکی پڕ لە بەراعەت و پڕ لە سکوونەتمان بۆ ڕۆحەمان دووەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست دروست کردبێ. ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ تەواوی هاوکارانم بە تایبەتی ئەم گروپە جوانە و تەواوی ئەو خۆشەویستانەی کە لە پشتی کامێراوە هاوکارمان بوون. دووبارە سپاس بۆ هەمولایەک تا بە گەیشتنەوەیکی تر هەمولایە بەخوای گەورە سپێرم. خواتان لەگەڵ ماڵتان ئاوە. وأفكاري مجي خنجري شبه جون ما ولا سدلا وكل
كجرا ودغيمة لو الرجا والرايشت والتورا ودغيمة لو الرجا والرايشت والتورا ودغيمة أرجل دقرم بسر شلما ودغيمة أرجل دقرم بسر شلما ودغيمة أو سينا لغش خالية أو بيرق جينا أو خادم شرعي نبوي ملة دينا معلوم جوا خدمة سالاري مدينة وامزاني كفوتا ونفوتا ودريما لو الرجا والرايشت وتورا ودغيما لو الرجا والرايشت وتورا ودغيما أرجل دقرم بسر شلما ودغيما أرجل دقرم بسر شلما